سڵاوتان هەبێ کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. لە دوای هەوڵات چڕوپڕەکانی حکوومەتی هەرێم و بەغدا بۆ چارەسەرکردنی بابەتی موچە و شایستەدارایەکان لە نێوان هەردوولەدا لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا دەنگۆی ئەوە بوو کە گوایە وەزیری دارای عێراق ڕەتی کردەوە 700 میلیارد دیناری دیکە بۆ موچەخۆرانی هەرێم بنێرێ. من وەکو ڕۆژنامەنووسێک کە بە دۆداچوونم بۆ بابەتەکە کردووە هیچ لێدوانێکی فەرمیلیان وەزیری دارای عێراق بۆ بابەتە نیە ئەوەی تەنها هەبووە داوای راپۆرتی خەرجی سێ مانگی کۆتایی مانگی 1970 لە وەزارەتی دارایی کراوە وەکو بەشێک لە ڕێکارە کارگێڕەکان بۆ نردنی 700 میلیارەکە. پرسیارەکە ئەوەیە ئەم ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بەکوێ دەکات، دوایین ئاماژە و پێدراو لەسەرم بابەتە چی هەمومانە دەکەم بەتەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک جەنگیز ئاوەکەڵەیی بەڕێوەبەری ڕاگەاندنی لا پەیوەندەکانی دەروێ پارتی دیموکراتی کوردستان. کاک جەنگیز سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەڕێستان و بۆ تەواوی کارمەندان و بۆ بینەوەی بەسەران. کاک جەنگیز لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک دەنگۆ جا ئەم دەنگویانە ڕاست بن یاخود فەیک بن باسیەوە دەکرا کە وەزیری دارایی عێراق پابەند نییە بە نردنی بڕی 700 میلیارد دیناری دیکە بۆ موچەخۆرانی هەرێم. لە کاتێکدا ئاماژە و چاوەڕوانەکان بۆ ئەو بوون کە ئەم بابەتی ڕێکەوت نێوان هەولێر و بەغدا بە کۆتا بگات، بۆ بابەتەکە ئاوەها کەوتێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ برادران. تەمان هەمووان ئاگادارین لە ماوەی بەتایبەتی لە ساڵی 2023 کۆمەڵێک گرفتی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە ئەنجامی کۆمەڵێ بڕیاری هەم لە کەلەلایەن حکوومەتی فیدراڵ و لەلایەن دامودەستگاکانی دیکەی فیدراڵەوە دراوە لە هەندێک دامودەستگای دیکەش کە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و عێراقیش هەیە. وەکو جناب فەرموود هیچ لێدوانێکی فەرمی لەلایەن حکوومەتی فیدراڵ یا هەژ وەزیرێکی لە حکوومەتی فیدراڵ نەدراوە بۆ ئەوەی کە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان نەدێنرێت. بەڵام بینیمان نیشان نردووە، بەڵام بە فەرمیش نەیانوتەوە، بەڵام هەمیشە بربەستیان بۆ دروست کردو بۆ ئەوەی کە بیانەوێ و مافە دارانی کە هەرێمی کوردستانی مافەکانیان بدرێت نەدراوە. بەوەی دەربارەی ئەوەی کە ڕوودا بەتایبەتی لە مانگی لە 24/3/2023 کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرامە تووشی کۆمەڵێک گرفت بوونێتەوە گرفتی بەتایبەتی گرفتی داراییە. بەڵام ڕێکەوتنێکمان لەگەڵ حکوومەتی فیدراڵ هەیە لە مانگی 2 کەوا بڕیار بوو لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەدا کە بووە بنەمایەوە کە بناغەی بودجەی 30 ساڵی حکوومەتی فیدراڵ. بەڵام بەداخەوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە بەشێ لە هاوپەیمانەکانی ئێمە لە حکوومەتی فیدراڵ لەو ڕێکەوتنە بە فەرمیناڵم پاشگەز بینێتەوە، بەڵام لەم پەریان بە دروست کردووە. بە لە پاشان لە دوو لە مانگی 6 ئەم ساڵەوە ئێمە حکوومەتی هەرێم نەیتوانێت بە پێی توانە شایستە دارایەکان و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا، ئەوش کرد لە بە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مافی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە پێی ڕێکەوتنەکان لە ئەستۆی حکوومەتی فیدراڵە. کاک جەنگی ئەوەی کە چۆنەڵی لوبی ناکۆکی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێم لە دوای ئەم هەموو هاتن و چوونە، لە دوای ئەم هەموو ڕێکەوتن، لە دوای ئەم هاتنی لیژنەی دارایی هەرێم و بەغدا و کۆبوونەوەی لەسەر داتا و ژماری فەرمانبەرانی هەرێم، یعنی لوبی ناکۆکیەکە لەسەر چییە؟ لە ڕابردوو حکوومەتی فیدراڵ و هەندێک لە دامودەستگاکانی حکوومەتی فیدراڵ پێیان وابوو ئەو ژمارەی کە ئێمە دەڵێ موچەخۆ لە هەرێمی کوردستان هەیە بەنادروستیان دەزانین. لە کاتێکا کە حکوومەتی فیدراڵ خۆی دەڵێ ئێمە 2 ملیۆن موچەخۆرمان هەیە، بەڵام وان نییە. 3 ملیۆن موچەخۆری فعلیان هەیە وەکەوانی کە موچە لە دەوڵەت وەردەگرن نزیکەی 9 ملیۆنە کە لە دەوڵەت ئەوانەی کە لە دەوڵەت موچە وەردەگرن 9 ملیۆنە. ئەمە دیان نەخێ ملیۆنێک و 200 و پێ و دوایین ئامارکە دەڵێ ملیۆنێک و 250,000 موچەخۆر لە هەرێمی کوردستان، ئەمانە هەمووی فەرمانبەر نین. بەپی دوایین لێدوانی بەڕێوەبەری گشتی وردبینی لە چاودێری دارایی هەرێمی کوردستان لە پاش ئەو ڕێکەوتانی کە لەگەڵ دیوانی چاودێری فیدراڵ کراوە دەڵێ 680,000 موچەخۆری فعلیا کارمەندی دەوڵەت هەیە لە هەرێمی کوردستان. کەواتە ئەمە ئەوی دیکە کە دەکات لە نزیکەی هەمان ژمارە ئەوانە بەشێکی زۆر لە قوتابیە، لەوانێ لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە، لە شەهیدان و ئەنفالکراوەکانە، لە خەڵکانی دیکەیە خانەنشینە کە موچە لە دەوڵەت وەرەگرن. ئەو ژمارە دەگاتە نزیکی ملیۆنێک و 250,000 بەپێی هەمان لێدوان کە لەلایەن دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستانەوە لە پاش وردبینیەکانیان لەگەڵ چاودێری دارایی حکوومەتی فیدراڵ پێی گەیشتون. گەیشتن هەردوو لەسەر ڕاستپاردەی هەردوو حکوومەتی ناو فیدراڵ و هەرێم ئەو دوو لیژنەیە وردبینیان کردو گەێنێتەوە باوەڕێی کە راپۆرتی خۆیان داوە بە هەردوو حکوومەت و هەردوو حکوومەت ڕەزامەندیان لەسەر داوە و حکوومەتی فیدراڵ دەڵێ بەڵێ ئەو ژمارەی کە هەرێمی کوردستان لە ڕابردوو تێتی دروستە و هەرێمی کوردستان ماگانە پێویستی بە 940 میلیارد
تقریبی دینار هەیە بۆ موچەخۆران جایساگە پێم وایە گرفتێکی زۆر نەماوە لە ژمارەکە کەواتە لەسەر ئەم بابەتە ناکۆکی نەماوە بۆی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت بەپێی ئەو ڕێکە و داتا و ئەرقامی وەزارەتی دارایی هەرێم جێگەی باوەڕ و متمانەی لیژنەکەی چاودێری دارایی پەرلەمانی عێراق بووە دوو لیژنەیە دوو کۆبوونەوە کراوە کۆبوونە یەکەم کە لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیران بووە بڕێری ئەنجومەنی وەزیرانی فیدرال بووە کە داوا لە چاودێری دارایی هەرێم و چاودێری دارایی فیدرال کراوە بە هەماهەنگی کار بکەن بۆ وردبینی و ژمارە و ژمارەی فەرمانبەری موچەخۆران باونە ژمارەی موچەخۆران و ڕێژەی ئەو پارێکی پێویستیانە لەسەر ئەو ڕاستپاردەیە بێگومان راپۆرتی خۆیاندا و هیچ حکومەتێک نەحکومەتی فیدرال نەحکومەتی هەرێم لاری لەوە نەبوو دیارە ڕزامەندی داوە لە کە ئەو ژمارەی ڕاستە دروستە ئەوی دیکەشیان لەسەر ئاستی پەرلەمانی عێراق بوو کە وەزیری دارایی هەرێمی کوردستان بە میوانداری کرا لەلایەن لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانەوە بە پێکەوە لەگەڵ وەزیری دارایی فیدرال دیارە لەوێش بەپێ و لێدوانانی درا و پێ و زانیارانەیەکەن تێگەیشتێکی باش دروست بووە کە ناکۆکیێکی وەهان نەماوە کە کێشە لەسەر ژمارە و ڕێژەکە بێت کاک جەنگی کەواتە ئەو ڕێژەی کە لە ژمارەکەی حکوومەتی عێراق دابێنێتەوە کە ئەو 682,000 فەرمانبەری بۆ حکوومەتی هەرێم هەژمار کردووە ئەو ژمارەی کە دەگاتە ملیۆن و 250,000ەکە حکوومەتی هەرێم چۆن مامەڵی لەگەڵا دەکات بۆکو دابینکردنی موچەکانیان ئەوانە تقریبان بەشێکی زۆریان لەو وردبینەی کە چاودێری دارایی هەردوو لاگە جێگیان کراوەتەوە بۆ نمونە وتراوە 682,000 کارمەندی فعلی ئێستای دەوڵەت هەیە باشە بۆ نمونە دوای هاتووە دەڵێ کاکە ئەمەندە 1000 خانەنشین هەیە کە وردبینی تیاکراوە جۆتە جێگەی ڕزامەندی هەردوو لا بووە پاشان وەزارەتی کاروبار شەهیدان و ئەنفالکراوەکان کە چەند هزار موچەخۆری هەیە وەی کە کاروباری کۆمەڵایەتی کە خەڵکانی کە کەم دەرامەتن و خەڵکانی کە با بڵێن کە مندامن هەتا دوای ئەوانە پاشان ئەوانی تر کە کۆمەڵە موچەخۆری دیکە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوانی کە پێیان دەوتێ وانە بێژ و ئەوانی کە بە عاقدن و ئەمانش هەموو کارمەندەکان تەمان ئەوانە ناو کارمەند حسابیان بۆ نەکراوە بەڵام وەکو موچەخۆر حسابیان بکراوە کەواتە دەکرێت بە چەند بەشێکەوە بەشێکیان کارمەندی دەوڵەتن بەشێکیان خانەنشینن بەشێکیان ئێساکە موچە لە دەوڵەت وەردەگرن لەبەرەوەی کارێکی ئارکێکیان هەیە بە کۆی گشتی گەیێتەوە ژمارەی تقریبان کە هەردوو لا گرفتێکی ویان لەسەری نییە لەسەر ژمارە و ڕێژەکە ئەوەی زانیاری بێوبن بە دواداچوونم بۆ کردووە حکوومەتی هەرێم پابند کراوە کە لە داهاتی ناوخۆ موچەی ئەم ژمارە فەرمانبەرە دابین کات ئەمە هیچ زانیارێکی بنمایەکی ڕاستی هەیە ئەم بۆ چوونە من هیچم نەبیستوە و ئاگاداریش نیم کە چونکە مادام ئێمە لە ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی فیدرال و لەسەر لە ئەنجام بۆ کە بۆ بنامەی بودجەی 3 ساڵەی عێراق بۆ 23 و 24 و 25 بۆ ئەو 3 ساڵە لەسەرەوە بۆ کە هەرێمی کوردستان بە داهاتی نەوتی و نانەوتی بە دەواازە و ناوخۆیی کۆی گشتی کۆ دەکرێتەوە دەچێتە حسابانقێک پاشان لیۆ دابش دەکرێتەوە بۆیە ئەگەر ئەم پارەیە بچێتە حسابانقی هەرێمی کوردستان لەکوێ پارە بنێ بیدا بە کارمەندایەتێت دا بۆیە ئەو بنەمایە ئەگەر بێت و بیکەنە بربەستێکی دیکە یا لەمپەرێکی دیکە بۆ کوردستان چکە هەرێمی کوردستان داهاتی ئەوەی نییە کە لە دەرەوەی ئەگەر هەموو داهاتەکان بگێڕێتەوە پاشان پرسیارە کاک جەنگی بۆنەوە داهاتی ناوخۆ بە غێرە ناونەوتی و نەوتیەوە هەمی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق دەنی گەڕانەوەکە چۆنە ئەوەی کە ئەو تێگەیشتێکی سادوست بۆ ئەوەیە کە دەبێ هەمووی لەسەر حسابێک دابرێت بۆ نمونە داهاتی مانگی بابڵێن مانگی دەی هەرێمی کوردستان بۆ نمونە بابڵێن 250 میلیارد دینارە بێ شایستەکانی هەرێمی کوردستان کە لەلایەن حکوومەتی فیدرال و لە بودجەی دیاریکراوە ملیۆنێک و 250,000 تریلیۆنێک و 250 میلیارد دلارە کەواتە 250 میلیارەکەی هەیە بە بڕیاری بودجە یا یاسای بودجە بێت دەبێت میلیارەکە بنێرێ ئەوڕێ 250,000 لە حسابانقەکە هەیە ملی تەواوکارەکەشی دەنێر بەڵام بەداخەوە تا ئێستا هەندێەوە بەپێی لێدوانەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیرەکان و کەسانی دیکە لە ناو حکوومەت دەڵێن ئێمە پابندی ئەو یاسایە بووین و داهاتی هەرێم بە شەفافی دەجێت سەر حسابانقە و پاشان حکوومەتی فیدرال تەواوکارەکەی دەنێر بەڵام دیار لە ڕابردووە هەندێک بربەست دروستکراوە بووی بەڵام هیوادارین لە ئەنجامی و ڕێکەوتانی کە لەم دوایە کراوە ئەو بربەستە شتێک بشکێنرێت ئەگەر تێگەشتن و ئاماژەکان و کۆبوونەوەکان ئەوەندە ئیجابی بوو بێ لە نێوان لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و لیژنەی دارایی لە هەرێمی کوردستان کەواتە بۆ لە کاتی هاتنی موچەی فەرمانبەرانی هەرێمدا ئەم 600 میلیارد دینارە چۆن دەڵێ دوا دەخرێت کێشەی بۆ دروست دەکرێت بەپی تێگەیشتنی من ینی گرفتەکە لەوە نییە کە کێشەی بۆ دروست کرابێ باش لەبەری کە پێدەین فعی فعلیەکەی لەوە کە لە خەرجی ڕاستەقی نەحسایی بکراوە هەندێک گرفت لە یا با بڵێن بربەستێکی یاسایی لە ناو بودجە یاسادایە
وەزیری حکوم وەزیری دارایی یا کارمەندانی دیکەی دەوڵەت لە حکومەتی فیدراڵ دڵێن ئێمە جێبەجێکاری ئەو یاسایان کە لەلایەن پەرلەمانەوە دەرهاتووە بڕای لەسەرداوە ئێستا یاسایەکە هەمان جێبەجێ بکەین دیارە ئەوان دەڵێن بەبێت مادام لە خەرجی ڕاستەقینە حساب کراوە دەبێت جارێ مەسوفات هەموو بکەین پاشان حسابێ بکەین دوای ئەوە بینە دەرەوە جا بۆی ساگە حکومەتی رەم لە ڕێکەوتنیا بۆی ئەو گرفتە بەسەر ئەو گرفتە تێپەڕێنی ناو گرفتە زاڵین بەسەریا یا چارەسەرێکی پێم وابێت تا کۆتایی ساڵی دارایی هەبەردەوام دەبێت ئەبێ ئەوەی کە دەستکاری دەکرێت لە بودجەی ساڵی 2024 دووبار ئەمە بچێتەوە جەلسەی پەرلەمانی و دووبارە خوێندنەوەی یاسایی بۆ بکرێت بەڵێ بەپێی یاسای بودجە دەبێ وابێت بۆ ئەوەی دەڵێ دووشت هەیە ئەو بڕیارە موچە خۆرانی هەرێمی کوردستانیش بخرێتە سەرەوە حسابێک کە ئەوان دەڵێن بۆ نمونەکە لە خەرجی ڕاستەقینە حسابی بۆ بکرێ پاشان شایستە دارایەتی هەرێمی کوردستان بنێنرێ بەڵام بەداخۆ ئەوە نەکرا ئەوەی گرفتی کە ئەوان دروست بە بۆی ئەمە بە شێوەیەکی ئاسانتر لێ تێبگەین ئەمەیە من و تۆ ڕێکەوتنێک لە نێوان خۆم و خۆ دەکەین با بڵێ من و تۆ ملیۆنێک دینار ڕێکمان دەڵێ ملیۆنە دینارمانێ لەو ملیۆنە دینارە 120,000 لە پێ ڕێکەوتنەکانی کە 12.6 کوردستانە ئەنی 126 دیناری هی تۆیە ئەو باقیەکەی هی منە بەڵام ئێساکە ئەم لینفاعی فعلیەکە چی دەکات دێت ملیۆنەکە حساب دەکات لە ملیۆنەکە هەموو مەسوفاتێک دەکات دوای لە مەسوفات 400,000 دەمێنێتەوە من 600 سەر 400 دەمێنێتەوە دەڵێم لە 400ەکە تۆ 12.6 دەکەوێت کە دەکات بەم پێوەرە بێت لە 105 بودجەکەی بۆ ئێمە کەمتر لە 105 جا ئێساکە بووی ئاسانتری ئەمە تێبگەین ئەگەر ئەمەگە تێدەگەین بەڵام ئێساکە حکومەتی هەرم لە هەوڵی ئەوەدایەوە تێگەیشتنێکی دروست بە لەگەڵیانە سیاسەکانی عێراقکە کە ئێمە ڕێکەوتمان لەگەڵیانە هەیە بۆ پێکێنانی حکومەتی ئێستای فیدراڵ کە پێیان دەوترێ هاوپەیمانی ئیداری دەوڵە تێگەیشتنێک دروست بووە لە ئەنجامی سەردانی سەرۆکی حکومەت و نوێنەرانی دیکەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد تێگەیشتنێک دروست بووە کە بتوانن ئەوەیش چارەسەر بکرێت هیوادارین بتوانن چارەسەریکەن و بەربەستی زیاتری بۆ دروست نەکەن بۆ سێ مانگی کۆتایی ئەم ساڵ بابەتی نردنی موچە لەلایەن بەغداوە کێشەی بۆ دروست دەبێت ئەوەی کە هەمووشە حکومەتی هەرێمی کوردستان و ئێمەش وەکو حیزب هەمیشە هەوڵمانەوە بکە بتوانین بەسەر بربەستەکان ئازاڵ ببین و بتوانین کارمەندانی دەوڵەت یا کارمەندانی هەرێمی کوردستان هەموو شایستە و مافەکانی خۆیان بەدەستبێن لە کات و ساتی خۆیدا ئەوانیش وەکو هەموو کەسێکی دیکە کە ئەرکیان لەسەرشان ئەرکەکانی خۆیان بەبێ کەم تەرخەمی جێبەجێ کردووە ئەرکانێکی بۆیان دیاریوەچی لەلایەن وەزارەتی پەروەردە و مامۆستایان و هەموو وەزارەکانی دیکە و کارەکانی خۆیان جێبەجێ کردووە و مافی خۆیان لە کات و ساتی خۆیانە شایستەکانیان وەربگرن بۆ ئەوی بتوانن ژێوی ژیانیان دابینکەن و ژیانێکی شەرفماندە نەبژین بەڵام بەداخۆ گرفتەکان دروست بووە ئێساکە هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە هەر چۆنێک ببێت حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی فیدراڵ تێگەیشتنێک دروستکەن کە ئەو چەند مانگەی کە ئێستاکە وا هەز دەکرێت کە نادرێت کە ئەوانش بدرێت بەڵام بێگومان حکومەتی بەرپرسیارەتی حکومەت و هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە لە ئاستی و بەرپرسیارەت هەبن و پێکەوە هەوڵ بدەن تاکو بتوانەوە مافەیە بەدەست بێنەوە خەڵکی موچە خۆران جەنگی ئەو بڕەپارەی کە حکومەتی عێراق مانگانە بۆ ئێمەی ناردووە کە چەند 600 میلیارد دینارێکە چەند مانگێکە ناردوێتی و بڕیاریشە بۆ کۆتایی سێ مانگی دارایی ئەم ساڵ بینێرێت ئەوەی کە پێی دەوتێت پاکتاوی دارایی لە کۆتایی ساڵ کە دەکرێت لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا ئەم بڕەپارێت چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت لە پشتی هەرێم کەم و زیاد لێ دەردەکرێت چۆن چۆنی ئەم بابەتە خۆی بەپی یاساکە بە دەبای حکومەتی هەرێمی کوردستان بە مامەڵی بەپی خەرجی ڕاستەق نەگەڵا نەکرا دەبای هەرێمی کوردستان مافەکانی خۆی بەپی ئەو ڕێکەوتی لە بەپی ئەو ڕێکەوتنە و یاسای لە بودجەدا 12.6 6.7 بنێدرایە بەڵام بەداخۆ نەنێدراوە ئێساکە ئەوان لەبەرەوەی کە یاسایەک لە بەردەست نەبووە کە مافەدارە بێن هاتو ناوە قەرز بەڵام ئەو قەرزە لە ئەنجامدا دەبێت لە شایستەکانی هەرێمی کوردستان دەربکرێت کە حکومەتی فیدراڵ دەبێت بیدادۆت کە ئەو پارەی مافی هەرێمی کوردستان ئێستا لە حکومەتی فیدراڵە کەواتە حکومەتی فیدراڵ لەبەرەوەی یاسایەکی لە بەردەست نەبوو پارەکە بنێرێ هاتووە ڕێگەیەکی تری دۆزیێتەوە بۆی ئەو پارە بنێرە و ناوی بنێ قەرز بەڵام قەرزەکە لە ئەنجام دەبێت حکومەتی فیدراڵی بیداتەوە خراپتەوانێ ناردووە خراپتر ینی ئەوەی هەڵبژاردووە لەبەرەوەی کە چکە حکومەتی فیدراڵ ناتون بەپی یاسا نەیتوانێت بینێرێ بەپی و بەربەست ئەو هەر چۆنێک بۆ نەیتوانی ڕوونە بەڵێ بەڵێغێکی قانونی بۆ دۆزیێکی ئەوەی کە خۆمان دەڵێن حیلە شەرعیەکی بۆ دۆزیێتەوە لە هەرێمی کوردستان بە قەرز دەیدێنێ بەڵام لە ئەنجامی پاکتاوکردنەکە لە کۆتاییدا دەبێت قەرزەکە حکومەتی فیدراڵ بیداتەوە چونکە ئێمە لە قەرزمان نەکردووە پێویستمان پێی بووە ئێمە پارەی خۆمان بۆ لای ئەومان داوامان لێکرۆ بماندنێ بەڵام وتوانە لەبەرەوەی کە ئەم گرفتە یاسایەمان لە بەردەستە ئێمە ئەمە دەدەین بە ئێوە لە ئەنجام لە دوایی لەوێ
دەبێت دەریکەنەوە بیبنەوە هیوادارین لە ئەنجامیشتا بتوان شایستە داراهێن کە لایەن دەمێنێت بۆمان بنێرن. تەسەور دەکەی لە 2024 ئەم کێشانە بە کۆتا بگات ئەم ساڵە دارایی کە لە نێوان هەرێم و بەغدا پڕ بە کێشە و ململانێت تێپەڕی لە 2024 چۆنەڵێ موچەخۆرانی هەرێم ئایا کێمە بەردابێتەوە ئەم کێشانە نەمێنێت هەموو بەرچاوڕوونی هەیە لەم بابەتە بەچاوڕوونی ئێمە دەزانین یەکێک لە گرفتەکان ئێمە هەمیشە کە لەگەڵ حکوومەتی فیدراڵ هەمان بووە لەگەڵ حکوومەتی نوێ عێراق و لەگەڵ ڕژێمەکانی پێشوو دیکەی عێراقیش ئێمە گرفتێکمانە بۆ هەمیشە ڕێکەوتنی باش لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی فیدراڵ و لە پێش حکوومەتی فیدراڵ لەگەڵ حکوومەتی ناوەند کراوە بەڵام هەمیشە هاوبەشەکانی ئێمە لە حکوومەتی فیدراڵ یا لە حکوومەت پاشەکشیان لە ڕێکەوتنەکان کردوێتەوە ئەمەش بۆتە گرفتێکی سەرەکی بۆ ئێمە ئێمە هیوادارین ئەم جارە نەبێتەوە ئەو گرفتانە نەبنە هۆکاری زیاتر نەهامەتی بۆ خەڵکی ئێمە وە بەرچاو ڕوونیش ئێستا بەڕاستیەوەیە کە ئیرادەیەک لەلایەن هاوپەیمانەکانی ئێمە لە ئیدارەی دەولە پێکێنانی ئیدارەی دەوڵەت و پێکێنانی حکوومەتی فیدراڵ کە تێگەیشتێکی باشتر هەیە لە جاران کە ڕێگەیەکی یاسایی بدۆزنەوە بەڵێ خەڵکی هەرێمی کوردستانی هەتاکو و کاتێک کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بەشێکە لە عێراق بەشێکی فەرمانبەران خەڵکی عێراقن و دەبێت بە هەمان شێ مامەڵیان لەگەڵ حکوومەتی عێراق ئەم نیازەی دەربڕیوە کە لە ساڵی نوێ بە شێوازێکی نوێ ئەوی کە پێی دەوتێت ئینفاقی فعلی لە بودجەی گشتی جا بکرێتەوە بابەتە ڕێکەوتوو لەگەڵ حکوومەتی هەرێم تێگەیشتێکی باش دروست بووە ئێستا دوو بۆچوونێک کە ئایا موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی محافەزەکانی دیکەی عێراق مامەڵی لەگەڵ بکرێت بەو شێوەی بەڵێ ئەمانش بخرێنە سەر خەرجی بۆ نمونە موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لەگەڵ موچەخۆرانی دیکە حسابیان بۆ بکرێت لە هەمە بەڵێ شایستەکانیان پێ بدرێت لە پاش شایستەکان چی دیکە مایەوە خەرجیەکانی دیکە کە خەرجە ڕاستەکەنەکان حساب بکرێ و شایستەکەی دیکەیە بۆ هەرێمی کوردستان بنێت دەوانێکەوە بەریهێنانە و پارێزگاکانەوە تا کۆتایی بنێدرێت جا هیوادارینەوە بتوانین ئەو ڕێکەوتنە کە کراوە ئەگەر ئەم جارش گرفتی بۆ دروست نەبێتەوە ئینشەڵا لە هیواخوازین و پێش بینیش دەکرێت ئینشەڵا لە مانگەکانی داهاتوە گرفتە چارەسەر بکرەوە لە پاش بەتایبەتی لە مانگی یەکی ساڵی داهاتوو ئەو گۆڕانکاریە لە یاسای بودجەدا کە فەقەرەیەکە کە بۆتە گرفت لە بەردەم هەردوولا ئیرادەیەک دەربڕێرا بۆ هەموو لایەکە بتوانین ئینشەڵا چارەسەری بکەن بۆی خەڵکی ئەمە چیتر باش 700 ملیارێک کە بڕیارە بۆ موچی ئەم ماگەڕەوانە بکرێت ڕێکارە فعلیەکان دەستی پێ کردووە یان هێشتا کێشە و گرفتەیە و دەبێت چارەسەر بکرێت بەپێی ئەو لێدوانانی کە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە دراوە بەپێی ئەو ڕێکەوتنانی کە لە مانگەکانی ڕابردوو کراوە بەپێی ئەو یاسایی کە بەپێی یاسانی بەڵێن پێی بڕیارەکەی ئەنجڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ لە مانگی ڕابردوو دەبێت لە نێوان 20 بۆ 5 مانگ بنێدرێت واتە لە 20 مانگ هەتاکو 5 مانگ 11 بنێت دەدامە هیواخوازی نەگاتە هیواخوازی لەم هەفتایە ئەو شایستە دارایە بگات وەکە دیارە لە ئەوەیشی کە ببوو لە وەڵامەکان لە پێبڕم کاو جەنگی ئەوەیشی کە بە من گەیشتووە بابەتەکە پەیوەندی بە کەمی نەختینەوەی لە عێراق ئێستا بەشێک لە وەزارەتەکانی عێراق ئەوەی ڕۆشنبیریە پەروەردەیە کاروباری کۆمەڵایەتیە تا ئێستا موچەی ئەم مانگیان وەرنەگرتووە زۆر ڕازە عێراق گرفتێکی سەرەکی لە کاشێ باوەی کە خۆمان نەختینەی پێدەڵێن کاشی پێدەڵێن یا عێراق گرفتێکی زۆری لەوە هەیە عێراق ڕاستە پارێکی زۆری لە بانکی ناوەند هەیە و لە دەرەوە هەیە بەڵام عێراق کێشەی نەختینەی هەیە و ئەم گرفتەش کە ناوە ئاماژە پێدا بووە بربەستێک بۆ هەتا بۆ موچەخۆرانی هەیە حکوومەتی فیدراڵیش لەبەرەوەی عێراق وڵاتێکی کاشە هەموو پارەکە بە نەختینەوە دەگرێت وەک وڵاتانی پێشکەوت و خاوەنی سیستمێکی بانکی بەهێز نییە کە پارەکە لە ناو بانکەکانە بە سیستمێکی بێت بۆیە گرفتی کاشیش یەکێکە لەوانی کە تووشی عێراق و تووشی ئەمەش کە بەشێک لی بووەتەوە باشە کەواتە لە دوای ئەمەوە هاوڵاتی موچەخۆر چاوەڕێی چی بکات بۆ نمونە تێگەشتنەکان کۆبوونەوەکانی نێوان ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی هەرێم بۆ نمونە چۆن ئەم بابەتە چارەسەر دەکرێت ئەو لیژنانەی کە لە نێوان هەردوو لە کۆبوونەوەی لەسەر کراوە گەشتم بە چارەسەرێکی بنەڕەتیان دەبێت چاوەڕێی پێشاتی نوێبین کاک جەنگی ئەوەی ڕاستی بێ ڕێکەوتنەکان هەموو کراون باش ئەمە ڕێکەوتن هەر لە یاسای بودجە دەرچووە و ڕێنمایەکان کەوتنەوە بواری جێبەجێکردنەوە و لایەنی پەیوەندیدارەکان ڕاست پێدراون بۆ وردبینیکردن لەسەر دروستی ئەو ژمارە و ڕێژەیە کۆتایی هاتووە ینی بە هەموو پێوەرێکی لۆجیکی هیچ بربەستێک نەماوە
کە بۆ ئەوەی کە حکوومەتی فیدراڵ ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بەرامبەر بە هەرێمی کوردستان. کەواتەوەی ڕوودەدا دەتوانین بڵین بەشێکە لەو ڕێگریانی کە بەرامبەر پێشکەوتنی هەرێمی کوردستان دەکرێت ئەم نەزعەی لێ دەخوێنرێتەوە. دەنی بێگومان بەشێک لە یان ئەوەی دروستتر کە پێی دەوتێت لاوازکردنی پێگەی هەرێم لە ڕووی سیاسی و ئابوووریەوە. دەنی هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی لە ناوچەکە و لە عێراق و لە عێراقەیە و هەموو هەوڵێکیش بۆ لاوازکردنی شکست دێنێت بۆ چووکە خەڵکی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی ئەمە ئیرادەیەکی زۆر بەهێزی هەیە کە پارێزگاری لەو دەستکەوتانە بکە کە بەدەستی هێناوە و خەڵکی ئەمە دڵنیان لەوەی کە بە هەموو توانایەکی و بەرگری لە مافەکانی خۆی دەکات و ئەمە دڵنیان پێشکەوتنی هەرێمی کوردستان بە هیچ کەسێک ڕێگری لێ ناکرێت احتیمالە بتوانن بربەستی بۆ دروستکەن یا چاویان پیا هەڵێ ئەمە گرفتێکی دیکەیە بێگومان لە ناو حکوومەتی فیدراڵ و لە ناو کۆمەڵە لە لایەنانی کە کاریگەریان لە ناو حکوومەت و لە دەرەوەی حکوومەت هەیە لەسەر حکوومەت هەمیشە ئەقلەتێکی شۆڤینی مەزهبیان هەیە و جەنابتە فەرموویت کە چاویان بە سەرکەوتن و بە پێشکەوتن و بە خۆشگوزاری هەرێمی کوردستانە نایەت پیان وابێت کە هەرێمی کوردستان لەسەر شان و لەسەر سەروەت و سامانی ئەوان پێگەیشتووە نازان سەروەت هەرێمی کوردستان لەسەر خوێن و ماندووبوون و عراقی خۆی پێگەیشتووە پێش نەکەوتن و نەهامەتەکانی ناوچەکانی دیکەی عێراقات لە ئەنجامی گەندەڵی و نەتوان ئیدارەی لاوازی خۆیان بووە نەک شتێک نەک هەرێمی کوردستان. کەواتە بۆمانەوەی ئەم بەهێزیە بۆمانەوەی نمونەیەکی جوانی دیموکراسی لە ناوچەکە کەواتە سەرکردایەتی سیاسی کورد دەبێت چی بکات بۆ ئەوەی ئەم وێنە جوانەی کە لە جیهانی دەرەوە و تەنها لە ناوخۆ لە وڵاتانی ئەقلیمی هەمانە وەکو خۆی بمێنێتەوە هەوڵەکان دەبێت چی بێت لە خراپترین حاڵەتدا دەبێت ئێمە چی بژاردەیەکمانە بێت کاڵجەنگی. دەنی کاگەسان حاڵەتەکان باشترین و خراپترین بشت بۆ ئێمە لێ خاڵا کۆمان دەکاتەوە. هەرێمی کوردستان دەبێت ڕاستە لە ناوخۆی هەرێمی کوردستانە کۆمەڵە جیاوازی سیاسی هەیە ئەمە سروشتیە چکە ڕکەبەری سیاسی و ژیانی سیاسی و حکومڕانی و دەسەڵاتداری و دەوڵەتداری هەمیشە لە ململانیایە ئەمە شتێکی سروشتی ئەگەر ئێمە لەگەڵ لایەنە سیاسەکانی ناو هەرێمی کوردستانە جیاوازیمانە بێت باشە و ئەوانش مافی خۆیانە هەوڵ بدەن بۆی بێنە دەسەڵات و بۆچوونی خۆیان خزمەتی خەڵک بکەن هەر کەس لە ئێمە لە لایەنە سیاسەکان باوەڕی خۆمان هەیە کە بە شێواز و ڕێگەی خۆمان خزمەت بە خەڵکی خۆمان بکەین بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە خاڵی سەرکەوتنمانە دەبێت تەواوی لایەنە سیاسەکانیان لەگەڵ ڕکەبەری ناوخۆیەکان کە هەمانە بەڵام کۆمەڵی خاڵی استراتیژیە کە ڕێکەوتنیان بێ ئەوی ژەوەیە کە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و پاراستنی قەواری هەرێمی کوردستان و پێشکەوتنی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی تەواوی لایەنە سیاسەکانی کوردستانە دەبێت ئەگەر لە هەر کات و زەمانێکدا هەڕەشەیەک یا بۆ چوونێکە بوو بۆ لاوازکردنی هەرێم یاخود بۆ بربەش دروستکردن دەبێت ڕوبەڕووی ببینەوە و پێم وایە تێگەیشتنێکی لایەنە سیاسیەکان یا بڵێن کۆدەنگیەکی لایەنە سیاسەکان پێویستە کە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە بەهێز بمێنێتەوە بتوانێت پارێزگاری لە خۆیشی بۆ ئەوەی ئەمەوەکو خۆی جێبەجێ بکرێت پێویستیمان بە میساقی شەرەف دەبێت لە نێوان لایەنەکاندا. دەنی کاگەسەلا میساقی شەرەف ئێمە لە دەوڵەتێکین کە هەمووان لایەنە سیاسەکان دەبێت هەمووان هەست بە بەرپرسیارەتی بکەین بەڵام بەر بە خەڵکی هەرێمی کوردستان. خەڵکی هەرێمی کوردستان کاتێک کە دێتە سەر سندوقی دەنگدان و متمانە بە لایەنە سیاسەکان دەدا ئەوە گەورەترین سەرمایە و گەورەترین متمانەیە کە بە خەڵکی دەدا دەبێت ئەوەکو میساقی شەرەف سەیر بکرێت پێویست بۆ ناکە لایەنە سیاسەکان بێ لە نێوخواانە بڵێ من ئەمە دەکەم تۆ ئەوە بکەنە مادام بە پێی پێگە و متمانە لایەن خەڵکی کوردستانەوە ئەوە ڕێگەیەکە کە بۆ ئەوەی دەبێت بەڵام ئەزموونی ڕابردوو ئەمەی دروست نەکرد. بەداخۆ ململانەی سیاسی زۆر جار هەبووە دەستێوەردانی دەرەکی هەبووە هەندێک جار بربەست هەبووە ئەمانەش بوونەتە بەشێک لەو ڕێگریانی لە بەردەم پێشکەوتنی هەرێمی کوردستان و زیاتر خزمەتکردنی خەڵکی خۆمان بەڵام ئێمە ئومێدمان هەیە کە لایەنە سیاسەکانی کوردستان و بەتایبەتی ئەو لایەنانی کە ئێستاکە بەشێکن لە حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە وەکو چۆن پارتی لە هەمیشە شانی داواتە ژێرباری زەحمەتیەکان و لە ناخۆشی و خۆشەکانە لایەنە سیاسەکانی کوردستانی دیکەش بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکەش دەبێت بە چاوێکی زۆر شەرەفمەندانە و هەمووان پێکەوە شان بدەنە ژێرەوە زەحمەتی هەیە و هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و ئینشەڵڵا هیوادارین لە مانگەکانی داهاتوو هەڵبژاردن بکرێت و دووبارە و متمانەی لەلایەن گەلەوە بە لایەنە سیاسەکان تازە بکرێتەوە. بە کۆتا پرسیارگاک جەنگی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان دەتوانێت گیانێکی تازە بە ژیانی سیاسی و ئابووری هەرێمی کوردستاندا بکات.
دووبارە دەبێ هەموو لایەنە سیاسەکان چاوەڕێ ئەوە بن ئایا خەڵکی کوردستان دەنگی و متمانە بەکێ دەدات و ئەو دەنگ و متمانەیە کا بێتە بەرنامەی کاری 4 ساڵی داهاتوو و هەموو لایەنەکان بەپی ئەو متمانەی کە لەلایەن گەلەوە پیان دەست پێدرێت مامەی لەگەڵا بکەن هەر لایەنێک بەپی ئەو بەرپرسیارەکەی بۆ ئاستەیە کە میلەت پێی دەست پێدرێت بەڵام ئەوەی گرنگکە لە هەموویان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی بەرپرسیارەتی سەرەکی قوارەی هەرێم و خەڵکی هەرێمی کوردستان لە سەرشانە دەبێت بە زۆر بە وریایی و مامەڵ لەگەڵەوە بارەدۆخە بکەن و دەبێت بە هەردوو لە هەوڵی تەواو بدەن کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت و متمانەی خەڵکی کوردستان بە ئامانەتەوە پارێزگاری لێ بکرێت و کاری لەسەر بکرێت. هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت؟ وڵی ئەوە ئینگلیز دەڵێ ملیۆن دلار کوێشن ئەڵێەوە پرسیارێکی ملیۆن دلاری جاگەر پارتی دیموکراتیکان هەموو هەوڵێکی خۆی دەدا لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت. سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕێزا جەنابی کاظمی چیرەوان و سەرۆکی هەرێمە و کاتەکەی دیاری کردووە و ئەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی فیدراڵیش کاتەکەی دیاری کردووە و بە بربەستێکی وەها نابینین کە بێتە ڕێگر بەڵام ئیتر هەمووان خۆ ئامادەکاریش دەکەین بۆ کاتەوە ئیشەڵا هیواداری لەو کاتدا بکرێت بەڵام ئایا دەکرێت هیوادارین کە هیچ بربەستێکی دیکەی بۆ دروست نەکرێت لایەن هیچ لایەنێکی سیاسیەوە ئیشەڵا بتوانین لە کاتی خۆیان بۆ ئەوەی دووبارە داوای متمانە و داوای لە خەڵکی خۆمان بکەین کە دووبارە متمانەمان پێ بدەن بۆی بتوانین حکومڕانێکی باش و مامەڵەکردن لەگەڵ بارەدۆخی کە ئێستا لە ناوچەکە و لە عێراقەیە بۆ 4 ساڵ و 5 ساڵی داهات. جەنگیز ئاوەکەڵەیی بەرپرسی ڕاگەاندنی لا مەکتەبی پەیوەندەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان و تەواوی برادران و بۆ هەمووانێکی گویانێمانە دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە خواتان.